سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم یەکشەممە شەوێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوومەتەوە خزمەتان. ئازیزان ئەمشەم لەم بەرنمەیەدا پێکەوە چاوخشانێکمان دەبێت بەسەر نەورۆزی ئەم ساڵ و دەواازە دەکەینەوە بۆ گفتوگویەکی گرنگ لەم بارەوە. نەورۆزی ئەم ساڵ تامی خەبات و ئازادی ژینای پێوە بوو. کۆماری ئیسلامی و تاریکپەرستانی ناوخۆ زۆریان هەوڵدا بەر بە ئاهەنگەکانی نەورۆز لە کوردستان بگرن، بەڵام ڕوبەڕووی ئیرادەیە و جەماوەرە یەکگرتووە بوونەوە و شکستیان خوارد. نەورۆزی ئەم ساڵ تەنیا ئاگر نەبوو بەڵکو بڵێسەی ئیرادەی خەڵکێک بوو کە کۆڵ نادات و جارێکی تر بوو بە سمبولی یەکگرتووی و درێژە پێدەری شۆڕشی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم جەماوەرە خۆڕاگر و یەکگرتووە سەلماندیان کە نەورۆز تەنها جەژنێک و کولتورێک نییە بەڵکو بەڵێنێکە بۆ ئازادی، یەکسانی و ژیانێکی شکۆدار. هەمووشمان دەزانین کە ئاڵوگۆڕێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران دەمێکە دەستی پێکردووە هەتا دێت زیاتر ڕووی دەکاتە وڵاتی ئێران. ڕژیمی جمهوری ئیسلامی کە لە هەموو بوارەکاندا لە ئەو پڕیش فرزەیدایە چ بەو توێژ لەگەڵ ئەمریکا مل بدات یان نەدات، درەنگ یازوو جوڵانەوەی سیاسی و کۆمەڵایەتی بەهێزتر و بەتینتر دێتە مەیدان. دڵنیاین کە بچووکترین پاشەکشەی جمهوری ئیسلامی دەبێتە هۆی گەشانەوەی بزوتنەوەی خەڵکی ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی. لە بەرنامەی ئەم شەوماندا لەگەڵ میوانانی بەڕێز کە بریتین لە دکتۆر لەیلا مرۆتی لێکۆڵەری سیاسی و کاک ئاکۆوان نۆری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵات تیش دەخینە سەر ئەو خاڵانە. چۆن نەورۆزی ئەم ساڵ بوو بە گڕکانێک لە ژێر خۆڵی خۆراگریدا، چۆن خەڵکی ڕۆژهەڵات نەورۆزیان کرد بە مەشغەڵی یەکگرتووی. کۆماری ئیسلامی بۆ نەیتوانێ و ئاگرە خامۆش بکات. ئەگەر نەورۆز هێمای کۆڵ نەدانا، ئەرکی ئێمە چییە بۆ ڕۆژان و مانگەکانی داهاتوو؟ ئایا کاتیەوە ناتوە هەموو پێکەوە بەرەو ئاسوویەکی ڕوونتر هەنگاو بنین؟ ئێوەی ئازیزیش لە ڕێگەیم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان بینن دەتوانن بەشدار بن لەم گفتوگوێداوە بیر و ڕاکانتان بنووسن بۆمان. پێشەوەی کە ئێمە بچینە لای میوانانی ئازیزمان هاوڕێیانمان لە ئەوتاق فەرمان کلیپێکیان ئامادە کردووە، دەچین ئەو دەبینین دێنەوە خزمەتتان. فەرموو.
سپاس بۆ هاوڕێیانمان بۆم کلیپە جوانەی کە لەم بەشەدا پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستیان کرد. جارێکی تر ئێمە نەورۆز و ساڵی تازە لە هەموو ئێوەی ئازیز بینەران و هەموو خەڵکی شۆڕشتێر و یەکگرتووی خەڵکی کوردستان دەکەین. لەم بەشەدا دەچینە لای میوانانی ئازیزمان کە بەڕێزان دکتور لەیلا مرۆتی پێکۆڵەری سیاسی و کاگ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لەگەڵماندا دەبن. بەڕێزان بەخێر بێن، زۆر سپاسان دەکەم بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆیم شەوی تلویزیۆنی کۆمەڵە بوون. فەرموو لەیلا خان. سلااو لە ئێوە لە میوانی بەڕێزتان لە بینەرانی بەڕێز و منیش نەورۆزی ئیمساڵ بە خەڵکی کوردستان لە هەرکوێ دنیا هەن تەبریک ئەرزەکەمە هیوادارم ساڵێکی پڕ لە خۆشی بۆ خەڵکی بەتایبەت بۆ خەڵکی کوردستان. زۆر سپاس بەخێری کاگ ئاکۆ بەخێر بێن. ویسڵاومەیە لە خزمەتێ و بینەرانی خۆشەویست هەروەها خۆشحاڵم کە لەگەڵ هاوڕە لەیلا لەم بەرنامەها بەشە بەشدارین و ئیجازەم بدەن منیش پیرۆزبایی نەورۆز و ساڵی نوێی هەتاوی بکەم لە هەموو تێکۆشەرانی خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە ماندوێنە ناسانە لە بەڕێوەبردنی مەراسمەکانی نەورۆزی ئەم ساڵدا بەشدار بن. زۆر بەخێر بێن. لە لەیلا خانمەوە دەست پێ دەکەم. لەیلا خانم، ئەگەر بڵین لە دوای شۆڕشی ژینە کۆمەلگای ئێران بەگشتیوە بڵین تایبەتی تر کۆمەلگای کوردستان پێی نایەنە قۆناغێکی ترەوە وەرچەرخانێکی مێژووی بەخۆیەوە بینیوە. تایبەتەن لە دوای بزوتنەوەی ژنجیان ئازادی شۆڕشی ژینە نەورۆز ساڵ لەگەڵ ساڵ لە بواری جۆغرافیاشدا بەرینتر و شکۆدارتر تا ئێستا بەڕێوە چووە. من لە پێشەکیەکەشدا خۆم ئاماژم بۆدا پێم وابێ ئەمە هەر درێژەی خودی بزوتنەوەی ژنجیان ئازادیە. پێم باشە بزانم نەورۆزی ئەم ساڵ ئێوە چۆنتان بینی؟ ئایا هەر درێژەی هەرم بزوتنەوەی بوو؟ خوێندنەوەی بەڕستان پێم باشە بیستی. من پێم وایە نەورۆزی ئیمساڵ بە شێوەیەک هەم درێژەی نەورۆزی یا بێژم باشترە بڵێن بزوتنەوەی ژینایە و حتا پێشتر لەوە نەورۆزی کوردستان بۆ خەڵکی کوردستان هەمیشە هێما و شکڵێکی تایبەتی سیاسی فەرهەنگی بوو. یعنی ئێمە ناتوانین ئەو دوانە لە یەکترین جیا بکەین و بڵێن نەورۆز لە کوردستانە فقط ڕەنگێکی فەرهەنگی هەیە، فقط ڕەنگێکی سیاسی هەیە. بەتایبەت کە ئەبینین لە کوردستانە نوعێک یەکگرتووی، نوعێک هاوبەشی خەڵک ئەبینین کە لەم هاوبەشیە خەڵک دژی کۆماری ئیسلامی نەمادەکانی نەهادەکانی حکوومەت و دژی تەواوی ئەو شتانەی کە بە نەزەری کۆماری ئیسلامی ئەسڵا بە شێوەیەک بەرەنگاریان کردو و مقاومەتیان کردا. ئەمە بەخشێکی گەڕێتەوە بۆ پێش لە بزوتنەوەی ژینە کە دیارە خۆ لەو کاتیش هەر کۆماری ئیسلامی نەورۆزی لە کوردستان سەرکوت ئەکرد، بەڵام خەڵک شاید نەڵێ بە ئەندازەی ئیستا، بەڵام خەڵک زۆریان گەرەک بوو، بە تایبەت کۆمەلگای مەدەنی کە ڕەنگ و بۆیەکی سیاسی بن و ئەو شکلە مەدەنی شکلە فەرهەنگی و سیاسی بە یەکەوە تێکەڵکەن. بەڵام لە دوای بزوتنەوەی ژینە ئەو شتێک کە فەرقی کردیانێت توانم بڵێم ئالەم لە دوای بزوتنەوەی ژینە خەڵکێکی زۆر ئیتر ئەمە فقط لە خەڵکی مەسەڵەن خەڵکی سەقز و بۆکان و مەهاباد و سنە نەبوون، هەروە کە خۆتان ئاماژەتان پێکرد لەباری جوغرافیایی و ئێمە ئەسڵ گوستەرێکی جوغرافیایی زۆر تایبەتمان بینی. یعنی لە ورمێ و خۆی سەڵماس گرتێتی تا ئابدانان تا ئیلام تا ئەو مەناتقی کە زەمانێک ئەو نەتەوەگەرایی کوردی لە ناویان سەرکوتە کرا با زەق نەبوو، ئێستا هەمووی زەق بووەتەوە، هەمووی لەبەرچاوە بە بەخشێکیشی ئەگەڕێت بۆ ئەوەی کە خەڵک بەم شێوە ئەو بێستڵاح مخالفەت و بەرەنگاری خۆیان دژی کۆماری ئیسلامی نیشانان. یعنی ئەمە بەو واتەیە بۆ معنایە کە بزوتنەوەی ژینە لە کوردستان هەرچەند سەرکوت کرا بەڵام لەبەی نەچوو. یعنی ئەوەی کە خەڵک چون ئەمە بەڕاستی حکوومەتم شتێک گەرەک نابێ، زۆر کەس بەداخەوە بەتایبەت غێری کوردەکان پیان خۆش بوو نیشانی بن کە خەڵکی کوردستان مجەوزایەکی تایبەتیان گرتە و حکوومەت ئیجازەیدا ئەوان بێنە ناومەیدان. منەڵێم نام، حکوومەت ئەسڵی تر نەیتوانی خەڵکی کوردستان کۆنتڕۆڵکە، نەتەنیا کوردستان شارەکانی کەش لە ئێرانی نەتوانی کۆنتڕۆڵکە، بەڵام بەتایبەت لە ناو خەڵکی کوردستانە بۆ جەمعیەتە زۆرە بۆەوەی کە مناڵان ژنان لاوان هەموو یەکگرتو حضوریان بووە، کۆمەڵگە
ئاگای مەدەنی بۆ خۆشی کارێکی کرد کە ئەو مەراسمە زۆر جوان و یەکگرتوو بێ ئەوەی کە ئەمنیەتێک لە بێجێ ئیجراکرێ هەمووی نیشانەیدا کە ئەمە دقیقاً خەڵکن ئەیبەنە پێشەوە. بۆیە ئەڵێم نەورۆز ئیسا شکلێکی فەرهەنگی هەیە، شکلێکی سیاسی هەیە و هەردووکیان لە جێگای خۆیان زۆر زۆر گرنگن و ئەوەیش بە ئێمە ئەڵێ کە ئەشێ ئاگادار بین کۆماری ئیسلامی نەتوانێت ئەو فەرهەنگە بە شێوەیەک بۆ ناوخۆی مۆسادرە کات بڵێ مەسەلەن نەورۆز کا بە شتێکی حکوومەتی وەکو مەترسێکی مەشتێ هەتا ئاگاشمان لەوە بێت یعنی ئەوە ببات مۆسادرەی کا بۆ ناو شکلی حکوومەتیەکەی خۆی و لە تەرەفێکی تریشۆ من پێم وایە ئەو خەشمەکە خەڵک بوویان ئەو ئێترازەکە خەڵک بوویان ئەو پۆتانسیێلە ئینقلابی کە لە ناو خەڵکی کوردستان بوو لێرە دووبارە خۆی نیشانداوە و حکوومەت ئاگاداری ئەوە هەیە کە ئەوە توانێت زۆر بۆی خەتەرناک بێت. زۆر سپاس کاگاکۆ پێم باشە منم پرسیارش لە بەڕێستام کەم دیارە خۆشتان لە نزیکەوە ئاگاداری ئەم ئاهەنگەکانی نەورۆز لە کوردستان بوون و زۆر ڕەنگاڕەنگ و یەکگرتوو ساڵ لەگەڵ ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەوە دەشێت. خوێندنەوەی ئێوە تایبەتەن بۆ نەورۆزی ئەم ساڵ چییە؟ ئێوەش پێتان وایە کە درێژەی هەمان بزوتنەوەی ژنجیان ئازادی بوو؟ دەنگی کاگ ئاکۆ نایە بوو من. کاگاکۆ فەرموو. ببورن هەروەکو هاوڕێ لەیلا ژوەتی و زۆر کەس لە هەڵسوڕاوانی سیاسی و بوارە کۆمەڵایەتیەکان پێیان وایە کە بەڕێوەبردنی مەراسمەکانی ئەمساڵ درێژەی هەمان شۆڕشی ژنجیان ئازادیە. بۆ وایە تۆ چاولێکە لەگەڵ ئەو هەمووە تەهدید و فەزای سەرکوب و خەفەقانەکە لە کۆماری ئیسلامی لە مانگەکانی ئاخری ساڵی 1404 بێت وایە 1403 ببورن لەگەڵ میلادی لەم تێکشو لە حاڵ لە مانگەکانی ئاخری ڕەشەمەوە بە ناردنی هەڕەشە و گوشار و ترساندن و بانکێشکردنی ئەو کەسانەی کە پارکە ساڵی 1403 بەشداری 1402 بەشداری مەراسمەکان بوون بڕێوەبەربوون و ترساندیانە تەهدیدیان کردن بەڵام مەراسمەکان بڕێوەچوو. ئەم مەراسمە تەنیا مەراسمێکی سونەتی نەبوو، جێژنێکی نەورۆز کە شێوازی باسانی ساڵهایە خەڵکەیگرن بەتایبەت لەم ساڵانەی آخر و دوای شۆڕەشی ژینە واوەتر چوو بوو بە مەراسماتی ئاعترازی و مەیدانی ئاعتراز دژ بە کۆماری ئیسلامی. لە دوای شۆڕەشی ژینە بوێری و جەسارەتێک هەموو کۆمەڵانی خەڵکی بەتایبەت لە کوردستان گرتەوە. چیتر دەمو دەستگای سەرکوب و تەهدید و فەزای ڕعب و وەحشەت ناتوانێت دڵی ئەو خەڵکەی کە ناڕازین بەدەست کۆماری ئیسلامیەوە بتۆقێنێت یا بیان ترسێنێت لە ماڵ و دایان مرکێنێت، بەڵکو زیاتر و جەسورتر لە جاران دێنە مەیدان و لەم مەراسمانەتە خۆی نیشاندا. تۆ لە دروشمەکانی ناو مەراسمەکان تکرارکردنەوەی دروشمی ژنجیان ئازادی، هەڵگرتنی وێنەی گیانبەخکردوانی شۆڕەشی ژینە، چوونە سەر مەزارەکانیان، یادکردنەوەکان لە ئەو گیانبەخکردوانە، بەڵێن پێدانەکان بە بنەماڵەکانیان کە درێژە پێدەری ڕێگای ڕۆڵەکانیان دەبن، دابشکردنی خۆشی و شادی لەگەڵ بنەماڵی ئەو گیانبەخکردوانەی کە لە شۆڕەشی ژینادا گیانیان بەخ کرد، جارێکی تر پەیمان نوێکردنەوەی کۆمەڵانی خەڵک و هەزاران گەنج و لاوی کوردستان لەگەڵ ئەو بنەماڵانە هاتنە مەیدانی ژنان لە مەراسمەدا، لە تەنیا بەشدار بوون لە ڕەقس و شادی بەڵکو بەڕێوەبەر بوون، لە خۆیان لە بەشی ئیجرایی فەرهەنگی و هونەریەکانە بەشداری چالاکانەیان بوو، لە داگرسانی ئاگرەکان بەشدار بوون، نیشانیاندا کە ئەمە درێژەی هەمان شۆڕەشی ژنجیان ئازادیە. ئەمە ژنان هاتوونەتە مەیدان، نەحوەی مبارزە گۆڕاوە، تاکتیک و شێوەی کار گۆڕاوە، بەڵام ڕۆحی مبارزات هەر لە جێگەی خۆیەتی و هێشتا درێژەی هەیە. خەڵکی کوردستان بە شێوازێک دژ بەو سیاسەتی ئاسیمیلاسیۆن و سەرکوب و سەرکوتە جارێکی تر بە پۆشینی جلوبەرگی ڕەنگاوڕەنگ و ئاڵەواڵە هاتنەوە مەیدان، جارێکی تر دروشمەکانی دژ بەستە مینەتەوایەتیان بەرز کردەوانێ. تەواوی لاوانی شۆڕژگێڕ و خوێنگەرم لە کوردستان تێکەڵاو لەگەڵ ژنان لە مەراسمەکانی
نەورۆزی ئەم ساڵدا بەشدار بوون بە شێوەیەک هاوپشتیەک لە نێوان گەنج و بەساڵات جوانەکان چ ژن و چ پیا و هەبوو هەمویان پێکەوە یەکدەنگ بوون کە ئەم ڕاستماتە بگیرێت لە مانگێکی ڕەمەزان لەوەی کە هەموو سیستمی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی ویز ڕنگ و بووی مەسەبی بدات بە مانگە و ئەم مانگە بکات بە هەمووی ئێران تحتی تەسیری فەزای مانگی ڕەمەزان لە گۆشەی ماڵدانیشن و لە گۆشەی مزگەوتەکان و خەڵی نوێژ و بەڕێوەبردننی ئاینەکانی مەسەبی بن بەڵام ئەوان بە لابردننی حیجابی ئیجباری هاتنەوە سەر شەقامەکان و مەراسمەکانیان بڕێوە برد بۆیە کە هەموو کەس پێی وایە نەورۆزی ئەم ساڵ مەراسمەکانی ئەم ساڵ شێوازێکی تر لە اعتراض بوو لە درێژەی هەمان شۆڕشی ژنجیان ئازادی بوو و دڵنیام لە داهاتووشە بە شێوەهای جۆراوە جۆر هەر درێژەیە بێت. زۆر سپاس کاگە کۆ باسی خاڵێکی زۆر گرنگت کرد تایبەتەن بە ڕۆڵی ژنان و لاوان بوو حتمما دوایی من دێمە سەر ئەم پرسیارە لەگەڵ بەڕێستان لەیلا خانم لە قسەکانی کاک ئاکۆشدا بوو کۆماری ئیسلامی و بڵم بەکرێگیراوانی زۆریان هەوڵدا بەر بە ئاهەنگەکانی نەورۆز لە کوردستان بگرن کۆماری ئیسلامی تایبەتەن سەلەفیەکان زۆر هەڕەشە بوون هەڕەشەیەکی زۆر جدی بوون بۆ نەورۆز لە کوردستان وە شکستیشیان خوارد پێم باشە لەسەر ئەمە ئێوە قسەمان بۆ بکەن خوێندنەوەی ئێوە چی بوو؟ من پێم گرنگە ئێمە چاوێک لە حوزوری سەلەفیەکان بکەین هیچ لە دوای بەو جوداچنی خۆیان بەتایبەت لە دوایە و بیر و ڕاکە خومێنی بە ناوی ئیسلامی ئینقلابی ناسیوە گەرەکی بوو لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە شتێکی وا دروستکە بەپێی ئەوەی کە بۆ خۆی زۆر زۆر تاتی تاسیری کەسانێک بەکو یا لەژێر کاریگەری نزەری کەسانێک وەکو مەسەلەن نایم لەبێت چۆتە نەواب سەفەوی بوو و کەسانێک وەکو ئەو زۆری گەرەک بوو کۆ ئیسلامی ئینقلابی دروستکە بە شێوەیەکیش نوعێک ئێمە ئیسلامی ئینقلابی ڕادیکاڵی کێشکەوە خۆی ئیسلامی ئینقلابی شیعە بوو بینیمان بە وجود هات بەڵام ئیسلامێکی ئینقلابی ڕادیکاڵی سونیشە لە وڵاتەکانی بەتایبەت بەخشێکیان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست شکلی گرت بەڵام ئەمانە لە واقعیەتان نەیانتوانی لە کوردستانە بەو شێوەی کە لە وڵاتەکانی کەی ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕسوخیان کرد نفوزیان بووە کاریگەریان بوو لە کوردستانە نفوس پیاکەن بەخشێکی ئەسلی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک لە کوردستانە هەرچەند لەباری سونەتیە خۆ خەڵکێکی باوەڕهای ئیسلامی دینی خۆشیان بووە وەکو سونەتێک لەناو کوردستانە ئەو باوەڕە دینیەش جێگای خۆی کردووەتەوە بەڵام خەڵک لە کولیەتە لە ارتباط لەگەڵ یەکترینە فەرهەنگێکی سێکۆلاریان بووە بە نەزەری من فەرهەنگێکیان بووە کە دین و سیاست لەناو حەوزەی عمومیە جیایان کردێتەوە بۆیە ئێمە ساڵیانی ساڵ هێمنیمان بینیە لەناو کوردستانە ینی هەتا ئەگەر تەنانەت لە جێگاهەیەک لە بەخشێک لە کوردستان وەکو مەسەلەن باشووریش لە دەورەیەک بینین گروپ ڕادیکاڵە چەکدارە ئیسلامیەکان ئیسلامی سەلەفی زوبور پیاکە خودی خەڵکەکە بەرەنگاریە بنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شتێک زۆرتر بووە بەڵام بەپێی ئەو نفوزەی کە ئەوان بوویانە زۆر کەم ئەمانە نفوزیان کردێتە ناو کوردستان ناتوانین بڵێن دین دەبوون ئەمە چون واقعیت نییە بەڵام لە ناو کوردستانە ئەوانش بە سوورەتی تاک حضوریان بۆ بەتایبەت لە فەزای مەجازی زۆریان استفادە کردە لە سوشیال میدیا کە ترسێک خەنە ناو خەڵکی کوردستان بەهۆی هەڕەشێکە کردویانە بەڵام لە واقعیەتە خودی کۆمەڵگای مەدەنی کوردستان زۆر بە جوانی بەڕێکوپێکی ئەمانەی ینی حرەکەتی ئەمانی محکوم کردە حرەکەتی ئەمانی بە حرەکەتی مەدەنی خۆی محکوم کردەوە یەک مەسئلەیشمان لە نەزەر بێت کە کۆماری ئیسلامی زۆر کات لەم سەلەفیانە دژ لە نەتەوەگەرایی کوردی بەهرەی گرت ینی گەرەکی بۆ نەتەوەگەرایی کوردی لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرابەر نوعێک ئیسلامی ئینقلابی کە دەستکەوتی خۆیەتی داینێوە جانب ئەوەیە کە زۆر کاتیش حتا خودی ئەم سەلەفیانە زۆر کاتیش ئەمانش ئەگیریان وانییە کە پێمان وابێ ئەمانە یانی هەر وەخت کە بەرژەوەندی لە بەرژەوەندی کۆماری ئیسلامیا بن کۆماری ئیسلامی ئیسفادەیان لێ کات و بە ئیستلاح ئەوان وەکو مەترسیەک پێیان خۆش لەناو کۆمەلگای کوردستان خۆیان نیشان بن بەڵام لە عینی حاڵیشا کۆماری ئیسلامی کۆنترۆلیشیانە کات یانی لە بەرژەوەندی خۆیان
کۆنتترۆلیانەکە مەسئلەی ئەسلی ئەوەیە کە خەڵکی کوردستان ئاگاداری ئەو مەسئلە هەن بە شێوە کە توانم ئەسڵ ئەو شتێکە وەکو ئەو ئیسلامی رادیکاڵە کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستی ناسین لە کوردستانە جێگای خۆی خوشبەختانە و زۆر باش خوشبەختانە پەیان نەکردووە لە کوردستان چون نەتوانی مەترسێکی گەورە بۆ کوردستان بێت بەڵام لە بەرابەر ئەوە کۆماری ئیسلامی لە چی ئیسفادەی کردا لە هەروە کە کاکاکۆ ئیشارێکی باشی پێکرد ئاماژەی پێکرد کۆماری ئیسلامی هاتە لە مەسئلەی مانگی ڕەمەزان و بەتایبەت لەسەر و باوڕێکە شێعە هەیەتی ئەوەی کە لەو مدەتا شەوی قەدر و ئەو شتانە هەیە کە لە ناو شێعە وجودی هەیە گەرەکی بوو ئەوەش لە ناو کوردستانە دروستکە و بەتایبەت لەلای ئەو کوردانەی کە شێعەن لە منتەقەی مەسەلەن کرماشان و ئیلام و ئابدانان کە بینی ئەوەش ناچێتە پێشەوە یعنی بۆیە ئەرسانەکەم نەورۆز لە کوردستانە شقلێکی فەرهەنگی سیاسی هەیە چون خەڵکەکەی خودی کوردستان جێگایەکە بەتایبەت کرماشان و ئیلام ئاخێزی تەنەوعی ئاینی و فەرهەنگی و کولتوریە کۆماری ئیسلامی نەیتوانی ئەو شتە تێک با هەرچەند هەر لەوێ زۆر پیخۆش بووە یارسانەکان ئاینەکانی کە لەو منتەقا زۆریان سەرکوتکە بەڵام بە پێچەوانە خەڵکەکە هیچ حمایەتێکیان نەتەنها لە حکوومەت نەکردا بەڵکو دژ بە حکوومەت و ئەو گروپە سەلەفیانن کە لەگەڵ کۆماری ئیسلامیە هاوکاریان کردە بۆ ئەوەی کە هێمایەکی کە لە نەورۆز لە خەڵکی کوردستان لە هەڵپەڵکێ و شایی خەڵکی کوردستان کە بە نەزەری من شقلێکی کەیە لە ئێترازی ئینقلابی نیشانی بن. زۆر باش کاگاکۆ من پێم خۆشە ڕایەوەش بزانم لەسەر ئەم پرسیارە ئەگەر ئێوەش خوێندنەوەیەکتان هەیە لەسەر ئەم پرسیاریکە لە لیلاخانمم کرد ئەگەر بکرێ بە کورتی چون لە سوالەکەی پێشوودا باس لە ڕۆڵی لاوان و ژنان کرد دێنە سەر ئەمە بەڵام لەسەر ئەمە قسەیەک تێفەرموو بە کورتیەوە بڵم بۆ تێیدی قسەکانی هەورە لەیلا ئێوژەوەیە ئەمە هەواڵی لەم ئەمە لێکدانەوە نییە لەم ئاخرانەی لەم مانگانەی ڕەشەمە ئاخرەکانی مانگی ڕەشەمە سەلەفیەکان یا توندڕەوە ئیسلامیەکان لە شارەکانی کوردستان لە ناو شارەکان لە بەردەم پاساژ لەسەر شەقام تەهدیدی بەتایبەت لاوان و گەنجان و بەتایبەت کچەکانیان کردووە کە بۆ مەسەلەی حیجابی ئیجباری بەعزەن قژی چەند کچی لاویان گرتووە و لە پشتەوە بە مەقەس بڕیویانە هەڕەشەیان لێکردوون هەڕەشەی ڕۆژانی تێزابیان بەسەر و چاویان نەکردووە و پێیان وتون کە لە مانگی ڕەمەزانە بەڕێوەبردننی مەراسمەکان ئەمە جگە لەو فەزایی کە کۆماری ئیسلامی سازی دابوو ئەوەی کە ئەو هەموو فەزا ڕۆب و وەحشەتە لە پاڵەوەشە ئەم توندڕەوە ئیسلامیانەش لە کوردستانە هاتن ڕۆڵ بگێڕن بۆی کە بەر بە مەراسماتی نەورۆزی بگرن ئەوەی کە ڕەوتی ئیسلامی توندڕە و جیاواز لە کۆماری ئیسلامی لە کوردستانە هەیە بەڵێ هەیە بەڵام چەندێک بە قووەتە چەندێک بە مەراسمەکان بینیمان بڵێ ئەوان هەن جارجاریش هەڕەشاکەن بەڵام ئەوەی کە جێگا و پێگای کۆمەڵایەتی هەیە لە ناو کوردستانە بیر و بۆچوونی پێشکەوت و خواز و ئینسان دۆستانەیە کە بەر بە ئاوەها بۆچوونهایەک چ لەلایەن کۆماری ئیسلامی وە هەر لایەنێکی تۆنداژۆ لەباری ئاینیەوە بێت بەری پێگرن و لە بەرابەر مقاومەت و بەرخودانی کۆمەڵانی خەڵک ڕوبەڕوە بێتوانێت کاگە ئەکۆ لە هەروەک پێشتر وتم لە قسەکاندا باس لە ڕۆڵی ژنان و لاوان کرد لە نەورۆزی ئەمساڵ لە کوردستان پێم باشە بزانم نەورۆزی ئەمساڵ خاڵە بەهێزەکانی چی بوون ئەگەر دەکرێت لەسەرمە خوێندنەوەی خۆتان بڵێن لە ساڵانی ڕابردووە زۆریەک لە بەڕێوەبەران و بە قەول ئەندازیارانی مەراسمەکانی نەورۆزیان دەست بەسەر کرد و ئەم ساڵ زۆریان ترساندن ئەوەی کە جێگای سەرنج بوو لە مەراسمەکانی ئەم ساڵدا بەشێکی زۆر لە لاوان و گەنجانی تازە پێگەیشت و بەڕێوەبەر و سازماندەری مەراسمەکان بوو هێجگار زۆر کچان بە تایبەتی خۆیان ڕۆڵی تایبەتیان هەبووە لە بەڕێوەبردنی مەراسمەکانە بە پێ هەواڵانەی کە گەیشتووە لە بۆ نمونە لە شاری سەقەت لە سناکە شارێکی گەورەترە و لە نظر کۆماری ئیسلامی و پرجەمیەتەوە هەمیشە کانگای خەبات و ئەوە بۆ بۆچوونی ڕادیکاڵ بەپی سنەت لە ناو سنەیە زیاتر بۆ خەڵکیان تادید کردووە هەڕەشیان کردووە لە خەڵک کە بەشداری مەراسمانی نەورۆز نەکەن لە سەقەت سەروەتر لە باقی شارەکان ڕۆکاوڕە لێلاوتی لە ورمێەوە تا ئیلام مەراسمەکان حتا ئەمڕۆژ لە کرماشان ویلام مەراسمەکانی نەورۆز بەڕێوە چووە کۆمەرە ئیسلامی نەیتوانیوە بەری پێ بگرێت
خەڵکی ترساندووە خەڵکی تهدید کردووە بەڵام لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان کە پێک هاتووە هەر لەلایەن ئەم گەنج و لاوانەوە لە ناو کوردستان تۆڕە کۆمەڵایەتیەکان شوێنەکانیان گۆڕیوە لە سەقەت چوونەتە ساحێب لە سنە چوونەتە دەوروبەری شار بە 10,000 نەفەر و زیاتر لە 10,000 نەفەر لە بۆکان و لە باقی شارەکانی تر خەڵک لە دەوری مەراسماتی ینی ئەو شوێنانەی کە جمهوری ئیسلامی پێی وابوو کە تایە مەراسم بەرگزار ئەبێت هێز ئەمنیەتەکانی خۆی لەویا سەقامگیر کردبوو بۆ بڕێوەبرنی مەراسمەکان خەڵک لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شوێنەکانیان گۆڕیوە چوونەتە شوێنەکانی تر و کارێکیان کرد کە تەنانەت لەباری ئەمنیەتیشەوە کۆماری ئیسلامیان دەورداوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو خۆی وڵاتەوە جگە لەوەش هەموو فەزای سەرکوب و خەفەقانەی کە کۆماری ئیسلامی دروستی کردبوو بۆ توقاندنی خەڵک گەنجان و لاوانی بوێری کوردستانی نەترساند وە چوونە پای بەڕێوەبرنی ئەم ڕاستماتە بە تایبەت دووارە تەکید یەکەمەوە کە ژنان بەپێی ئەو هەواڵانەی کە لە ناو ڕاستمەکان و بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە ژنان ڕۆڵی ئەساسیان بردووە بووە چ لە کۆکردنەوەی خەڵک چ لە بەڕێوەبردن و تەدارکاتی مەراسمەکانە و چ لە ئیجرای کارهای فەرهەنگی و هوەری لە سەدحی مەراسمەکانە ڕۆڵێکی ئێژگار بەرچاویان بووە ئەمانە نەسلێکن کە لە شۆڕشی ژینا بازێکیان بەشدار بوون تەجروبەی و شۆڕەشیانەیە ئەزانن تاکتیکی مبارزەیان گۆڕیەوە ئەمانە تازە چاوترسێن ناکرێن ئەمانەت مەرعوبی ئەو فەزای سەرکوب و خەفەقانەی کە کۆماری ئیسلامی دای سەپاندووە بەسەر کوردستانە چیتر ناخۆن حسێکی هاودڵی و هاوپشتی هەیە لە ناو گەنجان و لاوانی کوردستان لەگەڵ ئاستی باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئاستی سەراسەریە تەواوی ئەوانە هۆکارەکەی ئەوەیە کە ژنان و گەنجانی ئازادی خواز لە بەڕێوەبرنی ئەم ڕاستمانەیە نەخشیان بووە پەیوەندیەکی ئێژگار عەمیق ئەوەی لە پرسیاری یەکەم تا باسم کرد پەیوەندیەکی ئێژگار عەمیق بووە لە نێوان بەڕێوەبرنی مەراسماتەکان لەگەڵ دروشمەکانی دەورانی جنبشی جوڵانەوەی ژینا دووپاتکردنەوە هەروەکو وتم سەر گۆڕستان و قەبرستانەکان کە تایە مەزاری گیانبەختوانی شۆڕشی ژینای تیا بووە هەمووی بەدەستە گوڵ و بە خوێندنی سرود و درۆشم لەسەر مەزارەکان یان جارێکی تر یادیان کردوونەتەوە ئەمە نیشانەی وەیەدا کە گەنجێکی بوێر ژنانێکی بوێر لە کوردستان هێشتا لە مەیدانان و دەیانەوێت جنبشی ژینا و ئەهدافی جنبشی ژینا بەسەرنجام بگەێنە زۆر باشە لەیلا خام لەسەر پرسیارە پێم خۆشە ئەگەر شتێک لە قسەکانی کاگاکۆگەر زیاتر هەیە پێم خۆشەوەش ئاماژەیەکی پێ بکەن چون ژنان وەلاوان دوو کۆڵەکەی سەرەکی ئەم ئاهەنگانی نەورۆزی ئەم ساڵ بوون من لەگەڵ قسەکانی کاکاکۆ هەم ئەوەیشی زافاکەم کە ئەو ئیدۆلۆژی کە کۆماری ئیسلامی لە تولیان چل و چەند ساڵات دروستی کرده بوو ئیدۆلۆژیەک بوو کە تەواوی دنیای تەقسیم کرده بوو بە چاک و بەخرا بەخۆشی بەپوو چاکەکە ئەبینی لە ناوخۆی ئێرانە هەرو کارێک کرده بوو لە کوردستانە هەرگەرەکی بوو بەپێی ئیدۆلۆژی خۆی ئەو خەڵکە نەتەنیا سەرکوتیانکە بەڵکو حتا هۆویەتی ئەو خەڵکە لە کوردستان لەو خەڵکە بسێنێتەوە زۆری تەلاش کرد کە بتوانێت ئەوە بە ئەنجام بگەێنێ بەڵام بزوتنەوەی ژیناوە ئەو بنەمایە ئەو شتە ئەسڵیە کە باعث بوو بزوتنەوەی ژینا شکل بگێت چون بزوتنەوەی ژینا شتێک نەبوو بڵێن یەک دەفعە کاتی بە وجود هات و یەک دەفعە شکلی کرد ئێمەشی بەڕاستی لەباری بەتایبەت کۆمەڵناسی و لەباری سیاسی و لەباری فەرهەنگی و لێکدانوەیەکمان بێ لەوەی کە بۆچی بزوتنەوەی ژینا لەو کات و ساتا لەو موقعیەتا شکلی کرد و لە کوردستان شکلی کرد و بەو شێوە بەرفراوانە خەڵک بشێوێک حاصلە مەیدان ماوە پۆتانسیێلە ئینقلابیەیان بوو ئەوە بۆ خۆی هەمووی بە نەزەری من جێگای لێکۆڵینەوەیە بەڵام مەسئلەی ئەسلی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە پێی ئیدۆلۆژیە کە دروستی کرده بوو هیچ وەخت نەیتوانی لە کوردستانە ئەو ئیدۆلۆژیە کە لە شارەکانێکی ئێران دروستی کرده بوو لە کوردستان بنەمایەکی بۆ دانێ ینی ئیسا ئەزانەی دوای چل و چەند ساڵ بەڕاستی ئەو سیاسەتانەی چ سەرکوت بوو چ تەتمیع بوو چ هەڕەشە لە خەڵک بوو چ ئیدۆلۆژیەکەی بەپێی مەسەلەن
پەروەەردە بە هەر شتێک کە ئێمە ناوی بنین هەمووی گەرەکی بوو لە کوردستان دای سەپێنێ بەڵام موافق نەبوو بە بۆیە کوردستان وەکو مرکزێکە بینێ کە هەر لەحظە ئەتوانێ ئەم مرکزی بزوتنەوە بە قەولی معروف دووبارە و ئاورەی هەڵگرسێت و دووبارە لە شارەکانی کەش ئەو ئاورە لە دوای کوردستان شقل بگرێت بۆیە زۆری بۆی گرنگە کە شتە کۆنتترۆلکە بنەم بەڵام پێم وایە بەڕاحەتی ناتوانێت کۆنتترۆلی کات. زۆر باشە لەیلا خانم ئەم ساڵ لە پارێزگای ورمێ ئاهەنگێکی زۆر گەورە بە بۆنەی نۆرۆزەوە گیرە و هاوڵاتیانی کورد و تورکیش تەنانەت بەشداریان کرد بەڵام لەلایەن حکوومەت و کاربەدەستانی حکوومەتیەوە لەلایەن ئەم کەسانی کە سەر بە حکوومەت بوون هاتن و ئالۆزی و کێشیان ساز کرد و دژ بە کوردەکان دروشمیان دەوتەوە بەڵام خۆشبەختانە لەلایەن هەم چالاکانی مەدەنی هەموو ڕێکخراو مەدەنیەکان و تەنانەت کەسایەتیەکانیش ئەم حرەکەتە مەحکوم کرا و کۆمەلگا نیشانی داکە چەندە وشیارترە. من پرسیارەکەم لێرەدایە کۆماری ئیسلامی و تایبەتەنم تورکە ئیفراتیانە بە نیازی چین ئێمە دەبێت چی بکەین ئەرکی کۆمەلگا ئەرکی کەسایەتیەکان هەڵسوڕاوانی سیاسی دەبێت چی بکەن بۆ ئەوەی کە ئەم ئاشتیە ئەم پێکەوە ژیانی کورد و تورک لەم پارێزگای پارێزرێت. من لە بەرنامەیەک کە لەگەڵ کاناڵێکی فارسی بوو ئاماژیشم بەو شتە کرد شاید بێژم زۆر بەڕوونی باشکرایی باس مەسەر کرد و من پێم وایە ئیسە زۆر لازمە دووپاتی کەینەوە. ئێمە لەگەڵ تورکەکان مناتقێکمان هەیە کە مناتقەن هاوبەش کورد و تورک لە ناوی ژیانەکەن وەکو نەغەدە وەکو برمێ و چەند شاری دیکە ئەمانە ئەم شارانە دیارە لە ناوخۆیانە ئەهەمیەتێکیان هەیە هەم ئەهەمیەتێکی ئستراتژیکیان هەیە بە تایبەت منتەقەیەکن لەباری ئابووری و منتەقەیەکی زۆر تایبەتن بە خەڵکێک ساڵیانی ساڵەوە سەدها ساڵە لەوێ ژیانەکەن. مەسئلەی ئەسڵی بۆ ئێمە ئەوەیەکە تا بە ئیمڕۆ کۆماری ئیسلامی بەداخەوە لە بەخشێک لە کۆمەلگای تورک ناڵێم هەموویان ئەوە بە نظرم زۆر گرنگە سیاسەتی وا بووە کە سەرکوتی نەتەوەیەک بەدەست نەتەوەیەکی کە بباتە پێش ئەمە دیارە سیاسەتێکی کۆنە بووە هەروەکە کۆماری ئیسلامی سیستانی و زابۆلی بەلوچ و سیستانی ڕوبەڕ و یەکتریندانە عەرەب و مەسەلەن حتا فارس عەرەب و لۆر کورد و تورکەمانەی لەگەڵ لە ڕوبەڕ و یەکتریندانە یعنی وەکو سیاسەتێکی تایبەت وەکو سیاسەتێکی بە اصطلاح استراتژیک کە بنەمایەکی استراتژیکی بۆ کۆماری ئیسلامی بووە چاولۆ مەسئلەکەین. بەڵام ئەوەش اتفاقاً شتێک بووە یعنی ئەو ئستثمارە ئەو ئەتوانە بڵێم ئەو سەرکوتە بەدەستی تورک بووە بەدەستی بەخشێک لە هێزەکانی تورک بە تایبەت ئەوانەی کە وەکو کارگوزاری حکوومەت بوون وەکو مەسەلەن خودی قازی پور وەکو ئەو ئیمام جومعەکە ئەویشە لەو مەسئلە خەڵکێکی زۆری تەحریک کرد کە بێنە مەیدان دژ بە نەورۆزی کوردەکان دروشم بنیا بە قەولی معروف چماقیان بەدەست وەکو گۆپاڵیان بەدەست بوو هەمووی ئەوانە ئەشێ ئێمەی کورد بگەێنێتە ئەو نوکتە کە ئێمەی کورد گەرەکمان بێگەرەکمان نەبێت چون ئێمە سەرزەمینی هاوبەشمان لەگەڵ ئەو تورکانە هەیە ڕۆژێک مەجبورە بین لەگەڵ یانە وتووێژمان بێ بەڵام ئەو وتووێژە چۆنە بێت. من باسەکەم لەسەر ئەوەش بوو کە ئەو وتووێژە لە زەمانێک ئەتوانێت وتووێژێکی مؤثر بێت کە ئەوڵم بنەمایەکی حقوقی بەرابەر بێت یعنی ئەوەی کە کۆماری ئیسلامی هاتووە تورکی وەکو فەرادەستانەوە منی کوردی وەکو فرودەستانەوە ئەوەیشە لە دوایە هەرە ڕابتە بمێنێتۆنا لەسەر بنەمایەکی وانە لەسەر بنەمایەک کە چوارچێوێکی حقوقی بەیانی کورد و تورک لە بنەمایەکی حقوقی بەرابەر کە یەکترینیان بە ڕسمیەت ناسی بێ و بە قسەی ئەش بکەن لەسەر ئەو اختلاف و ئەو کێشانە کە هەیە واقعاً وجودی هەیە ئێمە ناتوانین ئەو شتە ئینکارکەن یعنی لەسەر مەسئلەی زەمین لەسەر خاک کە مەسئلەیەکی زۆر گرنگە ئێمە اختلافمان هەیە کورد و تورک اختلافیان هەیە و کۆماری ئیسلامیش بە دەلایلێکی زۆر ئەو اختلافەی قەویتر و قەویتر کردێتەوە جا هێزە سیاسیەکانی کوردستان کۆمەلگای مەدەنی کوردستان هێزە سیاسیەکانی تورک کۆمەلگای مەدەنی تورک ئەگەر ئاگاه بن ئەگەر گەرەکیان بێ نەکەونە ناو کایەی کۆماری ئیسلامی مەجبورن دانیشتیانی وتووێژێکی کوردی تورکیان لەگەڵ یەکترین بێت لە وتووێژی کوردی تورکیە کە من پێم وایە وەکو تەجربەی وڵاتەکانی کە ئەشتانەکەم ئەو وڵاتانی کە ئاوا لەسەر مەسائلی خاک کێشە و اختلافیان بووە
ئەتوانن لە نەهادهایەک لە سازمانهایەک لە نەهادهای نێودەوڵەتی کەڵک وەربگرن بۆ ئەوەی کە ئەو کێشانە یەک ڕۆژە حەل نابێ بەڵام کەم کەم حەل و فەسڵ بکرێ بە قسەی لەسەر بکرێ. ئێمە ئەشێوە لە نەزەر بگرین کۆماری ئیسلامی بڕوخێ هەر نوع حکوومەتێک کە دوای بێتە سەرکار حکوومەتێکی سانترالیزم بێ حکوومەتێکی نامەتگەرا بێ یا حکوومەتێکی فرەی بێ هەر نوع حکوومەتێک بێ یا کوردستان تەنانەت گەرەکی بێ بە سیستمێکی بە ئیستیڵاح فێدێرال بگا خود مختار بگاتەسم کوردستان گەرەکی بێ وڵاتێکی جیاواز تایبەت بۆ خۆی دروستکات. ئێمە لە گەرەکمان بێ گەرەکمان نەبێت لەگەڵ مەسئلەی ئەو بەخشە هاوبەشە لەگەڵ تورکار و بەڕووین یعنی کۆمەلگای کوردستان ئەشێوە لە نەزەر بگرێ مەجبورە ئەو وتووێژە کوردی تورکیای بێ بە باشترین حاڵەتی ئەوەیە کە هەر لە ئیسۆ بەفکرێەوە بێکە وتووێژێکی حقوقی ینی بنەمایەکی حقوقی بەرابەری بێت بنەمایەکی حقوقی بەرابەر کە حقوقی کورد بە ڕسمیت بناسرێ حقوقی ئەوەی دیکەش بە ڕسمیت بناسرێەوە بە واردی گفتوگویەک بن کە ئەگەر ڕۆژێک گەیشتنە ئەو مەرحەلە ئەو قەیرانە نەبێ بە کێشێکە بە یەک تفەنگ بە یەک ئەسلحە کۆنترۆل لە دەستی هەموو دەرچێت. من پێم وایە ئەوە شتێکی زۆر گرنگە. زۆر باشە کاگاکۆ هەر لە درێژەی ئەم پرسیارە و قسەکانی لێلا خانم من پرسیاریشم هەیە بۆ بەڕێستان بەڵام ڤیددیوەکیان ئامادە کردووە هاوڕێیانمان دەچینە و دەبینین دوای دێنە خزمەت ئێوەش فەرموو. هەڵپەرکی و یەکگرتنتان زۆر جوانە دەستگرتنتان هەڵپەرکی و یەکگرتنتان خاکی ژێر پێمەشلا هەڵپەرکی شل ئەلوشێ خاکی ژێر پێمەشلا هەڵپەرکی شل ئەلوشێ ڕایکێشن یەک ڕز شۆپی ڕزی ور تۆزەی پۆشێ ڕایکێشن یەک ڕز شۆپی ڕزی ور تۆزەی پۆشێ ڕزی ور تۆزەی پۆشێ سورة قولك كي شاخ ودول سور ما يسور بكان بكين لا يكرزا هالطرين باخلكي بين الشواش لا يكرزا هالطرين باخلكي بين الشواش سما
هێواش سەمای کوردی بەگەلا نەتاکو شلو هێواش هەڵپەڕێن کوڕگە لەگەڵ پۆلی پەپو لەو تەوار هەڵپەڕێن کوڕگە لەگەڵ پۆلی پەپو لەو تەوار سەماتەن هەرمانە و هەل لە شاخ و شەقامی شار سەماتەن هەرمانە و هەل لە شاخ و شەقامی شار لە شاخ و شەقامی شار بەڵێ سپاس بۆ هاوڕێیان لە ئوتاق فەرمان بۆ ئەوەی کەم کلیپیان دانا جارێکی تر هەلێرەوە دەستخۆشی لە هەموو خەڵکی کوردستان و ماندوونەبوونیتان لێ دەکەین بۆ ئەم ئاهەنگە ڕەنگا و ڕەنگ و یەکگرتوانەی کە ئەم ساڵ بە بۆنەی نەورۆز بەڕێوەتان برد. نەورۆزتان پیرۆز بێت، ساڵی تازتان پیرۆز بێت، ئەم یەکگرتوێتان پیرۆز بێت، دەستان خۆش بێت و ماندووش نەبن. دەچینەوە سەر پرسیارەکان لە کاگ ئاکۆ دەست پێ دەکەینەوە. کاگ ئاکۆ لە درێژێن پرسیاری کا لە لەیلا خانمم پرسی خۆشتان ئاگادارن کە لە ورمێ کێشە و ئالۆزیەک دروست بوو لە دوای ئەو ئاهەنگی کە لە پارێزگای ورمێ گیرە. ئێمە ئەگەر باس لەوە بکەینەمە کارەساتی نەغەدەشمان بوو، ئێستاژ ئەم ئالۆزیە ئەم کێشانە لە ورمێ دروست بووە. دەبێت چی بکرێت؟ کۆمەڵگای مەدەنی وە تایبەتەن حیزبە سیاسیەکان دەبێت چی بکەن؟ هەڵوێستی دروست و گونجاو سیاسەتی دروست چییە بەرامبەر بەم حرەکەتە؟ بەڵێ کاک ئەمیر، ڕاستی بۆ کەسانی کە بە تایبەت خۆیان لە مێژووی ئەو ئیتفاقی شاری نەغەدە کە لە 29 خاکەلێوەیە 1950 ڕوویداوە، تیایدا سەدان کەس لە خەڵکی ئەو شارە لە هەردوو لا چ لە تورک چ لە فارسبانەکە لە کورد زبانەکان بەداخەوەی گیانیان بەخکرد، هێشتا ئازاری ئەو برینە لەسەر بە تایبەتەوانەی کە خۆیان وتم بەشداری ئەو مێژوون و لە نزیکەوە ئاگادار بوون هێشتا بەردەوامە. بۆیە کاتێک کە حادسەی ورمێ بەدەست پێشخەری چەند ئاخوندی دواکەوتوو و چەند کۆنە نمایندەی مەجلسی کۆماری ئیسلامی ڕوویدا، جارێکی تر خەڵکی نەگەران کرد، خەڵکی کوردستانی نەگەران کرد بۆ داهاتوو کە ئەم ئیتفاقاتانە بەرەو کوێ چێت و ڕێگا حەل چییە. دیارە تاو جێگەی بە کۆماری ئیسلامی ئەگەڕێتەوە، کۆماری ئیسلامی پێخۆشە ئەم کلێنانە، بۆی کە یەکڕێزی خەڵک، هاوپشتی خەڵک تێک بچێت بە ناوی ئاینەهای جۆرا و جۆر، بە ناوی نەتەوەهای جۆرا و جۆر، لە بینی ژن و پیاو، بە هەر ئیمکانێک کە بۆی فەراهەمە بێت ئەوێت کە کلێن بخاتە نێوان خەڵک و دەنگی ناڕازیانی خەڵک پرژ و بڵاو بکاتەوانێت. هەلێکی زۆر باش بوو بۆ کۆماری ئیسلامی. دوای بەڕێوەبردنی مەراسمی نەورۆز کە بە وتەی خۆشتان و ئاگادارن زۆرێک لە تورک زمانەکانی ورمێش لەو مەراسمەدا بەشدار بوون، هەلێکی باش بوو بۆ کۆماری ئیسلامی و کاربەدەستانی سەر بە کۆماری ئیسلامی لە ورمێ کە تۆڵی ئەو مەراسمە بەو شێوازە بکەنەوانێ کە کێشە دروستکەن لە بینی تورک و کورد زبانەکان. ئەو سێناریۆیی کە خەڵک لە بیری نەچوەتەوانێ کە لە هەڵبژاردنەکانی ئەم دواییانە لە ورمێ بۆ هەڵبژاردننی نوێنەرانی مەجلس
خەریب و جارێکی تریش لەوێ ئەمە ڕوو بدات. جمهوری ئیسلامی هەوڵەدات کەلێم بخاتە نێوان خەڵکەوە بە بەهانەهای جۆرا و جۆر. ئێستا کە مەوردن باسی ورمەیە ئەوێ کەلێم بخاتە نێوان خەڵکی ورمێ بە تایبەت دوای مەراسمی نەورۆز و ئەو هاوپشتی و یەکدڵیە تێک بدات. دواییشە خۆی لە ڕێگای ئەبزاری سەرکوب بەوەوار دەبێت هەر وەکو لە ساڵی 58 دەم و دەستگای ئارتەش و سپای پازداران هاتنە ناو نەغەدە و دەستیان کرد بە قەتڵ و عامی خەڵک وە لە ڕێگای سەرکوب و سەرکوتەوە ئەو شەڕیان کۆتایی پێهێنا. هەتا ئێستاش کۆماری ئیسلامی هیچ پلانێک بۆ هاوزیستی و هاوپشتی نەتەوە جیاوازەکانی لە ناو ئێرانە دانەڕۆشتووە، بەڵکو بە شێوەهای جۆرا و جۆر چ لەباری فەرهەنگیەوە چ لەباری سیاسیەوە حتا ئابووریش هەوڵەدات کە کەلێنەکەی نێوان ئەم خەڵکانە زیاتر لە جاران بکات. لە ورمێش دوای ئەوەی کە شتەکە تۆزە زەق بۆوانە و خەڵک هاتن تورک زبانەکان نەخشی وڵاتانی دراوسێشی وەکو ئازەربایجان و تورکێشی تایە تەوان هاتن ئەمە زەق بکەنەوە ئانکارا و ورمێ و باکو و تەورێز یەک وڵاتن لەم لاوە پانتورکەکان لە ناو ورمەیە بۆ بەناو دفاع لە تەقەدوساتی ئاینی خۆیان کە گوایە لەو ڕۆژەیە عەلی شمشێری خواردەوە و خەڵک نابووە و جەژن و شادیان کردایە ئەمانە دوای ئەمانە ڕۆڵی کۆماری ئیسلامی و کاربەدەستانی کۆماری ئیسلامی یا بۆ پوچەڵکردنەوەی ئەوە چ کۆمەلگای مەدەنی و چ لایەنە سیاسیەکان ئەبێ هەوڵ بدەن ڕێگایەک بدۆزنەوە بۆی کە ئەو یەکڕێزیە تێک نەچێت، ئەو هەوخەباتیە تێک نەچێت، سەفی مبارزە دژی کۆماری ئیسلامی پچڕ نەبێ بەهانەهای جۆرا و جۆر. من ئەبێ خەڵکی کۆمەلگای مەدەنی و لایەنە سیاسیەکان ئێستا لە کوردستانی بوونی ورمێ گەڕێن، ئەوە خاکی کوردستانە، ئەوە نازانم کورد زیاترە لە تورک زیاترە لە کورد، ئەبێ لەمانە گەڕن، ئەبێ ڕۆحیەی هاوپشتی و هاوخەباتیەوە پێ نمونونەکەی لە ڕۆژاوە لە حەڵەب زیاتر لە 100,000 کورد زندگی ئەکات، لە هەموو عەرەب و ئاسووری و قەومە جۆرا و جۆرەکان و زمانە جۆرا و جۆرەکان لە ڕۆژاوا لە دەسەڵات بەشدارن. ئەبێ لایەنە سیاسیەکان ئەوە بخەنە بەرنامەی خۆیانەوە لە ئەگەری هەر ئیتفاقێکە هەر ناو دەسەڵاتێ بێتە سەرکار لەو شارانەی کە ئەو کێشانەی تایە بەشێک بێ لە بەرنمەیە کە هەموو دانیشتوانی ئەو شارە بە شێوەیەک بەشدارن لە چارەنووسی سیاسی خۆیان و لە دەسەڵات لە ئەگەری بە دەسەڵات گەیشتنی هەر لایەنێکی سیاسی هەر تەفەکوورێکی سیاسی. ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان لە کوردستان بچنە پشت ئەم قەزیەوە و بانگەوازی چ تورکەکان چ کوردەکان بکەن بۆ هاوپشتی هاوخەباتی و تێکنەدانی یەکڕیزی. هەم کۆمەڵانی خەڵک لە ناو ورمێ و کارەیان کرد بەشێک لە لایەنە ئازەریەکان بەشی ڕۆشنفکر و تێگەیشتوەکانیان جیاوازە و بەشە دواکەوتووی کە ئێستا لە ناو ورمێ سەر بەدەسەڵاتن و لە گیرفانیان لە ئەم جۆرە ڕیاکاریان لەلایەن کۆماری ئیسلامی و پڕێبێت، بەڵام لایەنە پێشکەوتووەکان ڕۆشنبیران هەڵسوڕاوانی مەدەنی لە ناوخۆی ورمێ بەڕاستیم هەڵوەسەیان گرت و تا ئێستاش لایەنە کوردیەکان بە بڕوای من زۆربیان ئەویان لە بەرنامەیە کە لە داهاتوو لە نەغەدە لە زۆربەی شارەکان ورمێ لەو شارانەی کە کورد و فارسیا کورد و تورکیا هەر ئەقەلیەتێکی قەومی نەتەوەی لەژی ئەتوانن لە دەسەڵات بەشدارن. نمونەی ڕۆشنیشی وتمەوەی ڕۆژاوایە. ئەبێ لایەنە سیاسیەکانی کوردیەوە تەبلیغکەن. ناسیۆنالیزمی بەرچاوتەنگ ئێستا بێت بە زەحکردنەوەی ئەمەی کە خاکی کوردستانە ئەوەی تورک ئەکسەریەتە ئاقلیەتە کورد ئەکسەریەتە ئاقلیەتە هەرو کارایەکە کە پانتورکەکانی بۆیە کە لایەنە سیاسیەکانە بێت لەم قۆناغا هەستیارانەدا هوشیارتران دەم و دەستگای تەبلیغیان هوشیارانەتر عمل بکەن بۆی کە قازانجی نەچێتە ناو گیرفانی کۆماری ئیسلامی. کورد لە ئێرانە لە زۆر شوێن پڕاکەن، ئەی کوردەکانی قوچان چینیەکەن، ئەی کوردەکانی مەسەلەن بەشە جۆرا و جۆرەکانی تر چینیەکەن، چۆنیان وەسڵەکەن بە جوغرافیای کوردستان. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە
بەڵێن بە خەڵک بدرێت کە لە ئەگەری بەدەسەڵات گەیشتنی هەر لایەنێکی سیاسی لە کوردستان هەر تەفەکوورێکی سیاسی لە کوردستان هەموو پێک هاتە قەومیەکان لەوێ لە دەسەڵاتە بەشدارە بن لە چارە نووسی خۆیانە بەشدارە بن وەوە دەتوانێت سەفی ئێمە دەش بە کۆماری ئیسلامی متحد کات و ئەو پیلانە ئەو ڕیاکاریانەی کۆماری ئیسلامی بە دڵسۆزی بۆ ئەم لایە ئەو لای قەزیەکە پوچەڵ بکاتەوە. زۆر باشە لەیلا خانم ئەگەر بڵین کوردستان لە هەر چوار پارێزگاکەی ناو ئێران ینی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای بزوتنەوەی ژینا کە پێشتریش وتمان چووە قۆناغێکی تر و خاڵێکی وەرچەرخانی مێژووی بەخۆی بینی بەڵام ئەگەر بڵین بەگشتی کوردستان لە هەر چوار وڵاتدا لە ناو ناوەند و لە ناوەندی هەواڵ و سیاسەتدایە ئەمسا ڕۆژهەڵاتی کوردستان بە سمبولی خۆراگری کۆڵنەدەری یەکگرتووی خۆیان بە نەورۆزی ئەمساڵ نیشانیاندا کە چەندە پێشکەوتوترن لە چاو بڵین ناوچەکانی تری ئێران دەبێت چی بکرێت هەنگاوەکانی دواتر دەبێت چی بێت هەر دەبێت ڕاوەسین ماتەل بین تا نەورۆزێکی تر ساڵێکی گرنگتان بە نظری من پرسی ئەوەی کە حرەکەتی مەدەنی خەڵکی کوردستان تاکوی ئەتوانێت دەوام پەیاکات و ئەشە چی بێت و هەر هێزە سیاسیەکان دیارە هەردووکی گرنگە دیارە کاکە بۆپیان نەبوو کەسێکە ئەندامی هێزێکی سیاسی هەن شاید باشتر بتوانن جای مەسئلە بن بەڵام وەکو مەسئلەی کۆمەلگای کوردستان ئێمە ئەوەمان نەبیر نەچێکە کولیەتی ڕۆژهەڵاتی ناوڕاستیانی هەر وەکو بەخشێک لەو شتێکە وەکو نەزمی نوێنەی ناسین کولیەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست یا بەخشە گرنگەکانی پێم وایە ئاڵوگۆڕی زۆریان بەسەرا بێت و شاید بەنەوەیەکیش کوردستانی شامڵی بێتەوە بەڕاستی نازانین بەڵام وەکو ئەو شتێک کە ئەیبینین ئەگەری ئەوە هەیە کە ئەو ئاڵوگۆڕیش لەسەر کوردستان خۆ دیارە بەشێکی لەسەر ڕۆژاوای کوردستان خەریکە ئەیبینین بۆ باکووری کوردستانیش باس زۆر بە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشە ئەگەری ئەوە هەیە ئەگەر ئاڵوگۆڕێک لە ئێران پێش بێت خۆ دیارە خودی ڕۆژهەڵاتی کوردستانیشی شامڵ ئەبێت بەڵام مەسئلە ئەوەیە کە ئەگەر ئێمە پێمان وابێت کە کۆماری ئیسلامی وەکو حکوومەتێک کە سەرکوتی ها بەدەستەوە هەر فعلەن ئەمێنێتەوە حضوری هەیە کۆمەلگای مەدەنی کورد ئەتوانێت چی بکە ئەوە زۆر سوالێکی گرنگە کە ئایا کۆمەلگای مەدەنی کوردستان گەرەکەتی بەخشی ئەسڵی خەباتی خۆی لە چوارچێوی نەورۆز و مەراسمی ئەوە دانیانی خەباتەکەی بکە بە خەباتێکی تەنها مەدەنی کە ساڵی یەک دەفە بەرگوزار بێ لەگەڵ ئەوەی کە سەرکوتی شەکرێت و دیارە کەسانێکی زۆر گێریان کەسانێکی زۆریش احتماڵی هەیە لە داهاتوو بگێریان بازداشت کرێن و حتا حکمی زۆریان لەسەر حاکم کەن بەڵام مەسئلە ئەوەیە کە کۆمەلگای کوردستان خودی ئەم نەورۆزە کە من ئەرسانەکەم حرەکەتێکی سیاسی فەرهەنگیە نابێت لە نقطەیەکا بمێنێتەوە بۆ کۆمەلگای کوردستان بێ بە ئاخری حرەکەتەکە بەڵکو پێم وایە ئەشێ بەخشێک لە حرەکەتی سیاسی و بە قەولی معروف شەڕی کۆمەلگای کوردستان یا بڵێن مقاومەت و بەرەنگاری کۆمەلگای کوردستان لە بەرابەر کۆماری ئیسلامی بێ بەڵام خەتەر ئەوەیە کە بێ بە تەواوی حرەکەتەکە یعنی ئەگەر بێ بە تەواوی حرەکەتی کۆمەلگای کوردستان کە ساڵی دەقێک اتفاقەکەوێت تەئسیرێکی بەو مەعنا زۆرەی نابێنە نە ناوخۆی کوردستان نە لە دەرۆی کوردستان بەڵام ئەگەر وەکو بەخشێک لە حرەکەتی سیاسی کوردی چاوی لەکەن بڵێ ئەتوانێت ئەم بەخشە مؤثر بێ بەڵام ئیسا حرەکەتی بادی کۆمەلگای کوردستان چێ بێ کۆمەلگای کوردستان پۆتانسیلی جامعەی مەدەنیەکەی باشترە بڵێن پۆتانسیلی ئەوەی هەیە کە بتوانێت شەبەکە سازیەکی باشی ببێت لەو شەبەکە سازی مەزومەیە کە نەهادەکان سێنفەکان گروپە جیاوازەکان ئەو خەڵکە کە بۆ نمونە مەختیاڵێن ژینگە پارێزان مەختیاڵێن گروپی ژنان مەختێکڵێن مەسەلەن معلمەکانیان هەروەکە ئەنجومەن سنفی کوردستان خۆ گروپێکی فعال بوون هەر کام لەمانە لە ناو حوزەی خۆیان چوارچێوی خۆیان بە لە ارتباط لەگەڵ ئەوەی دیکە بە تایبەتی مرۆ سوشیال میدیا ئەو فرسەتەی بە ئینسان داد تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو فرسەتیان بە ئینسانی ئیمڕۆ داد کە شەبەکە سازیەکی دروست و بەهێز بکات وەختێک کە
کۆمەلگای کوردستان ئەو پۆتانسیلە گەورەی هەیە لە پشت خۆیان کۆمەلگایەکە جامعەی مەدەنی لەگەڵ کۆمەلگای مەدەنیە بباشن کۆمەلگای مەدەنی بە کولیەتی خۆی ئەمانە وەختێکە پۆتانسیلێکی زۆریان هەیە حیفە ئەو پۆتانسیلە فقط لە چیە خلاصە بێتەوە لەوەی کە کولی ئەو پۆتانسیلی بباتە سەر نەورۆز ئەبێ بەخشێک لەو پۆتانسیلە نەورۆز بێ بەڵام ئێستا چۆن ئەتوانێت لە بەنسبەتی ئەو شتانی کە پێش دێت خۆی مۆنسەرجەم کاتەوە ئەمێنێتەوە بەخشێک ئەمێنێتەوە بۆ دەست هێزی سیاسی کوردستان کە ئەویش لەگەڵ کۆمەلگای مەدەنی کوردستانە حرەکەت کات یعنی ناتوانم بڵێم ئەکەوێتە پێش کۆمەلگای مەدەنی و واقعاً ئەو شتە نەبووە بەتایبەت لە دوای بەزوتنەوەی ژینە بەڵام نابێتەوێتە دوای کۆمەلگای مەدەنیش و کۆمەلگای مەدەنی چەند ساڵ لە پێش بەهێزی سیاسی کوردی لە دواوە بێ نتوانێت ئەو فاصلە پڕکاتەوە دیارە لێرە هەم هێزی سیاسی کوردی هەم کۆمەلگای مەدەنی کوردی و هەم ئەو فەرهەنگی سیاسی کە لە کوردستانە حاکمە لە ناوخۆی ئەو پۆتانسیلە هەیە کە بتوانێت حرەکەتی باشی بێت بە نسبەتی ئەو سیاسەتەی کە کۆماری ئیسلامی لە دەست بە پێشی کردە لە پێشی گرتە لە تووری ئەم چەند ساڵە ئەو سیاسەتەی کە سیاسەتی ئێدام بووە ئەو سیاسەتەی کە سیاسەتی سەرکوت بووە ئەو سیاسەتەی کە سیاسەتی ئاسیمیلەکردنی کورد بووە دیخوبتەوەی ئەو پۆتانسیلە ئینقلابی لە ناو کوردستانە هەیە لە کۆمەلگای مەدەنی هەیە لە ناو هێزە سیاسیەکەی هەیە بەڵام چۆن شەبەکە سازی کرێت چۆن ارتباط چۆن بتوانن ئەوە بیکەن بە نوعێک هەمبەستگی ئیجتماعی قەوی کە لە ینی سازمانی بێت ینی لەو ساختارە سنەتیە بێتە دەرەوە بێ بە ساختار بێ بە تەشکیلاتێکی قەوی لە ناو کۆمەلگای مەدەنی ئەوش بە خۆی باسێکی زۆری دەرەکە کە من پێم وایە ئالم تو وێژە شاید بەڕاستی بەڕاحەتی نەتوانین لە چەند دەقیقە جوابی بینم زۆر باشە کاک ئاکۆ ئەگەر ئێمە بەگشتی بڵین بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشتان ئاگادارن زۆر ئالۆزە و پێشبینی ناکرێت کە چی پێش دێ بن هاوڕیانمان دەڵێن 3 دقمان ماوە کاک ئاکۆ بۆکو پرسیاری ئاخر وەزیەتی ئێران خۆت زۆر باشە زانی ینی لە ئەو پەڕی لاوازیش پرزەی خۆیدایە لە بڵین لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێک یا بڵین ئەگەرە سیاسەکانی ئەم ساڵ کە پێش بێت حیزبەکان هیچ پلانێکی هاوبەشیان هەیە بۆ وەڵامدانەوە بەم ئەگەرانی کە پێش دێت ئەوە تیتروار بازشتایەک بڵێم بۆی کە هەم زەرورەتەکەی باسکەم هەم موقعیەتەکەی ئێستاشی بڵێم ئەویژەوەیە هەموو حیزبەکان بە تاک خۆیان بەرنامە و پرۆگرامی خۆیانیان هەیە بۆ داهاتووی کوردستان و لە هەر هەمووشیان متفق نظرن بە قەول کە لە مانگهای داهاتووە تەغیراتێک احتمالاً ئاڵۆزی هایەک بە تایبەتی لە ناو ئێران بە پێ و پێوەرانەی کە خۆتان باشتر دەزانن لە ڕۆژهەڵات و کێشەی ئێران لەگەڵ غەرب و تەوایەوانایە ئەگەری ڕووداوەکان لە داهاتووە زۆر زۆر بۆتەوانێت هەندێک شت هەیە ئێستا پێویستی هەنووکەیە یەکەم ئەوەی کە ئێمە بتوانین پەیوەندیەکی قوڵ و ئەمیق لە نێوان جوڵانەوەی ئاعترازیەکان لەگەڵ ئاسی سەراسەری دروستکەن دوو هاوپشتیەکی بەهێز لە ناو بە تایبەتی بۆیە باسیەکەم لە ناو جوڵانەوەی ژنان چونکە دوای شۆڕەشی ژینە جنبشی ئاعترازی ژنان لە ئێران و لە کوردستان نەخشی سەرەکی بووە لە هێنانە مەیدانی کۆمەڵانی خەڵک پشتیوانیەکی نەونەتەوەی لە جوڵانەوەی خەڵکی کوردستان هاوپشتی دروستکردن لە نێوان وتم جنبشی ئاعترازی لە ئاسی سەراسەری لەگەڵ کوردستان بە تەنیا و بە تاک هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت ئەم کارە مهمانە جێبەجێ بکات کات نییە ئیگنا بە وردیەش و مناوی تا ئێستا لایەنە سیاسیەکان هەوڵیان داوە کە هاوپشتیەک دروستکەن بۆ نمونە بۆ ڕۆچاوگرتنی تاکتیکێکی مبارزە لە داهاتووە لە ئەگەری ڕووداوەکانە هەر حیزبێک تاکتیکێک استراتیژیەک شێوەکارێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام پێویستە لایەنە سیاسیەکان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان جغرافیایەکی فرەحیزبیە ئەبێت تاکتیکێکی هەڵبەشە بژێرن هەتا ئێستا لایەنە سیاسیەکان ئەگەر چی نزیکایەتیانەیە ئەگەر چی پێکودانیشتیانەیە بەڵام لەسەر ئەم خاڵانە هێشتا ڕێککەوتنی ئەساسی نییە بە بڕوای من پێویستە کە ئەم کارە بکرێت من وەکو کەسێک بە قەولی هاوڕە لەیلاوەتی حیزبیم وەکو کۆمەڵە بڵێم هەم تەمایلمانەیە هەم هەنگاوی عملیشمان بۆ هەڵاوە چونکە پێمان زەروریە لایەنە سیاسیەکان لە دەوریە کۆ ببنەوە بۆ ئەو کارە مهمانەی کە تیتروار باسم کرد بەڵام تا ئێستا جواب بە نیاز و بە تەغییراتی مالی لە داهاتوو ناداتەوە
زۆر سپاس ئێمە هیچ کاتمان نەما سپاس بۆ هەردوو بەڕێز دکتور لەلا مرۆتی لە کۆڵەری سیاسی و کاگاکۆ نووری ئەندامی پیتی ناونی کۆمەڵە بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆشەماندا زۆر سپاسان دەکەین. سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە لەگەڵمان بوون هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن تا بەرنمەیەکی تری ڕاستەوخۆ یەکشەمانە هەر بەخۆشی و شادی بشن.